کاریگەریەکانی دواکەوتنی موچە زۆرن لە سۆران کاریگەری دواکەوتنی موچە بە ڕێژەی گەشتیارانت شۆ دیارە ئەمە لە کاتێکدا کە پرۆسەی خوێندن ساڵ نوێ خوێندن دەستی پێکردێتەوە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە گەشتیاران کەمتر بتوانن کەمتر ماوەی پشیان هەبێ ڕوو لە ناوچە گەشتیارەکان بکەن. ئەچمە لای ئیسماعیل لە سۆران ئەو زیاتر باس لە بابەتەکە کە ئیسماعیل فەرموو. بەڵێت لێ بێگومان ئەوەی کە کاریگەری دواکەوتنی موچە لەسەر هەموو سەکتەرەکانی ژیانی هاوڵاتیان هەیە بێگومانش لە ئەو ناوچەیە لە بواری گەشتیاری زۆر دەرکەوتووە ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ ئەو ناوچەیە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە زۆرترین ئەو گەشتیاران ئێستا لە ناوچە گەشتیارەکانی سنووری ئیداری سۆران دەبینرێت زۆرترین گەشتیاری ناوەڕاست و خواروی عراقن کەمتر ئەو گەشتیارانەی هەرێم لێرە دەبینرێت من دەمەوێت زیاتر هەم لەگەڵ گەشتیاران هەم لەگەڵ یەکێک لە خاوەن گەشتیاری شوێنە گەشتیاریەکان قسە بکەم کاکەریم سڵاوت لێوی ئەگەر بێ لای من لێ زۆر سپاس بەخێر بن. باشە کاکەریم پێمان بڵێ کاریگەری دواکەوتنی موچە لەسەر ئێوە بەزەقی دەرکەوتووە؟ لە ڕاستیدا لە منطقەی باڵەکاتێکە مەسەڵ باز دەکەین و باز دەکرێت شوێنێکی گەشتیاریە ینی لە وەرزی هاوین و مەسەڵێن ئەو کاتانێکە بەپرا زۆرترین گەشتیار ڕووی تێدەکا بەڵام بەڕاستی ئەم ساڵ بۆ ئەم ساڵی مەسەڵ بڵین ئەگەر دیقەت بکەین لە ڕۆژانی جەژن دەتوانین بڵین گەشتیارێک تا حەدێکی زۆر ڕووی تێکرد بەڵام دوای ئەوە کە نەبوونی موچە بەڕاستی کاریگەری زۆری کردە سەر گەشتیاری و دەتوانم بڵێم دەگەڵ نسبەتەن بەپار 150 کەمی کردووە. باس لەو ئەکرێن نرخەکانیشتان دابەزاندوە بەڵام هەر گەشتیار کەمە لە ڕاستیدا نرخەکانیش دابەزن کە خەڵک پارێک دەگیشتوان نەبی نایە یعنی ڕاستە لە منطقەی بەڕاستی زۆر نرخەکان زۆر هاتە خوارێ بەڵام خەڵک هەر ڕوتێ ناکات چونکە بەڕاستی 150 ئەو خەڵکانەی مەسەن دەتوانم بڵێم کە دێنە و شوێنانە زیاتر چینی فەرمانبەر و ئەوانە مەسەن زیاتر گەشت دەکات مەسەن بڵێم بۆ منطقانە و کە لە ئەنجامی مەسەن هیلاکەتی هەفتەیدا لە کۆتای هەفتە دەبینی گەشتێک ئامادە دەکات و سەردانان دەکات ئەوانیش نەبوونی موچە کاریگەری کردو دەتوانم بڵێم زۆر کەمی کردو ئەو گەشتیاران کە ئێستا دێنە ئێرە ئەوانەی دێن زیاتر ناوەڕاست و خواروی عراقن ئەوانیش کەمن بەڕاستی ینی دەنا زیاتر ئەوان دێن بەڵام ئەویش نسبەتەن بە ساڵانی ڕابردوو کەمترە. دەستت خۆشبی بەڵێ ترێ گەشتیارێکم لەگەڵا لە کەرکووکەوە هاتیە کاک محسین سڵاوت لێبێ و بێ لای من. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میرەبان بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم پێ خۆشحاڵ بووین سەردانمانتان کرد لەم سەرنگایە بەڕاستی سەرنگایەکی خۆشە تا بڵێ ئەهلەکەی ئەهلێکی چاک خزم دۆست محتەرەم بەس ئێمە کێشەیەکمان هەیە ئەلێرە ڕێگا و بانەکەی بەڕاستی کارەساتە ڕێگایەکی نێودەوڵەتی هەزارها تڕێلە ڕێگا ئەگرێ بەڕاستی ڕێگاکە دووسایید نەبێ بۆ گەشتاریان زۆر ناخۆشە. کاک محسین لە کەرکووکەوە هاتوون بێگومان پلەکانی گەرمان لەوێ هێشتا بەرزە لێرە ئەم شۆ چۆن گوزەرانتان؟ بەڕاستی ئەم شەو 2 سعات 8 گەیشتینە ئێرە بەڕاستی دەرەوە مەزانی سبلیت ئیشەکە بەڕاستی دەرەجە حراری 16 بۆ 20 بوو لە ژوورەوە سەرمامان بوو بەڕاستی جەوێکی خۆشی هەیە بەس داواکارم لە حکومەتی هەرێم ئەو ڕێوبانە بۆ گەشتاران خۆشکە زۆر مەمنونیانە بین. کاک محسین بۆ خەڵکی ئەو ناوچەیە بە هەرێمی کوردستان پێنەدانی موچە کاریگەری لەسەر کردووە کەمتر ئەوە خاوەن شوێنی گەشتیارەکەش باسی کرد ئەو کاریگەریە لە کەرکووک لەسەر ئێوەش هەیە؟ بێگومان ئەوەی تابعی هەرێمی کوردستان بێ موچەی وەرنەگرت بێت ئەن تاسیری لێ کردووە ئێستا بڕۆ شوێنە گەشتیارەکان بە ئام ئەوەنەی گەشتیارانی برایانی عەرەبی لێیە بەڕاستی گەشتیارانی کوردیتیانە لەبەرەوەی کابرا ئەگەر موچەیەک وەرنەگرێت بەچی بێ ژیانی خۆی بێ دابین نەکرێت ناتوانێت بێ گەشت و گوزار بکە بەڕاستی ئێستا یەکێکی خۆم هاوڵاتێکی شاری کەرکووکم من موچەخۆر نیم ئەگەر منش موچەخۆر بوومە بەخوا ئێرەم نەئابینیەوە واقع قساکەم ڕازگۆیانە لەگەڵتان. بەڵێ ترێ بە پێی و ئامارانەی هەن کە لە ساڵی ڕابردوو زیاتر لە 800,000 گەشتیار هاتوۆتە سنووری ئیداری سۆران لە کۆی ئەم ساڵی گەشتیاری بەڵام بەو پێی ئامارانی کە ئێستا لای گەشت و گوزار هەیە کەمتر لە 400,000 هاتووە تا ئێستا بێگومان ڕێژەی گەشتیاری ئەگەر بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو کە ئەم ساڵ بە ڕێژەی ساڵی زێڕینی گەشتیاری ناوزەند کراوە بەڵام بۆ ناوچەی ڕێژەی گەشتیاران لە ئێستادا کەمی کردووە زۆرترین ئەو گەشتیارانش ئێستا لە تەواوی ناوچە گەشتیارەکانی سنووری ئیداری سۆران دەبینێن گەشتیاری ناوەڕاست و خواروی عراقن کەمتر گەشتیاری هەرێمی کوردستانن و نرخەکان دابەزیوە هاوکاری کراوە بەڵام گەشتیار کەمە.